بسم الله الرحمن الرحيم. من ناوم هني اسماعيل محمدا درچی کۆلێژەکانی یونایتد ساینس کۆلێژی سلێمانی کچان سپاس بۆ خواتوانیم ئەم ساڵە تاقیکردنەوەکانی وزاری تێکڕای 9.4 بەدەست بهێنم. سەرەتا سپاس بۆ خی گەورە کە توانیم ئەم نمرە بەرزە بەدەست بێنم بەڕاستی فەزڵی خوا بوو و هەروەها سپاسی دایک و باوکم و براکانم و پورمەکەم بە تایبەتی دایکم کە زۆر هاوسۆز بوو لەگەڵما وەکو وا بێ ئەو لە پۆلی 12 بوو بێت لەگەڵم و هەروەها سپاسێکی گەورە بۆ قوتابخانە و هەموو مامۆستاکان و ئیدارەش بەڕاستی بەقەر ئێمە مادوو بوون و زیاتریش. کۆلێژەکەمان چەندین پرۆگرامی جیاوازی هەیە بۆ خوێندکارانی پۆلی 12 ئەوەی کە من زۆر ئیسفادەم لێ کرد بێ لە کاتی ئیزنەکە بوو کە مەکتەب کاتی مراجعەی هەر دەرسێکی بۆ ڕێکە خستین بۆ نمونە فیزیا 10 ڕۆژ کوردی چەند ڕۆژە بێ ئیتر ئاوە اینجا دوای هەموو مراجعەیەک ئیمتیحانێکیان ئەکردین هاوشێوەی وزاری بوو هەوڵ ئەدرا کە ڕێک وەکو وزاری بێت ئیتر وەرەقەی ئەیفری و سۆما و پڕکردنەوەی سۆما و کاتێکی 3 ساعات و نیو بوو بەم شێوازانە هەڵگیان ئەیە کە ئێمە بخەنە ناو وزاری و بەبێ ئەوەی بچین ناو وزاریەوە و بەڕاستی هۆکارێکی زۆر گەورە بوو بۆ ئەوەی کە من فێر بم چۆن سترێسەکەم کۆنتڕۆڵەکەم لە وزاریە. من خۆمی کەگملۆتە لەبارەی کە زۆر پرسیاریە کرد بەڵام ئەوە هیچ گرنگ نەبوو لە مامۆستاکانمان ئیتر بە سەعات بێ بە شەو بێ بە ڕۆژ بێ ئەوەی گرنگ بوو لای ئەوان جوابارەوەی هەموو پرسیارەکانمان و دڵنیاکردنی ئێمەیە کە هەموو گومانێک لەسەر دڵمان لاچێت بۆ وزاری سیقەبان بە خۆمان بێت. یەکێک لە تایبەتمەندیە هەرە جوانەکانی کۆلێژەکانی یونایتد ساینس و کۆلێژەکەی ئێمەش بریتیە لەو کەشە خێزانی کە لە نێوان خوێندکارەکان و خوێندکار و مامۆستاشا هەیە کە بەڕاستی لەگەڵ ئەو هەموو دەرس خوێندنە جددیە توانیمان کەشێکی خۆش لەگەڵ مامۆستاکانە بڕەخسێنین کە بەڕاستی ئەمە معنەویاتی بەرزەکردینە و سرێسی کەمەکردین. پەیامی من بۆ ئەو تەلەبانەی کە ئەم ساڵژنە 12 بەڕای من کوالیتی سعیکردن زۆر مهمترە لە ئەوەی کە چەندێک سعیەکەی هەوڵ بن هەر کاتێک کە دانیشن بۆ سعیکردن سعیەکەت شەڕ بێت و هەروەها کاملخواز نەبن چونکە بەڕاستی پۆلی 12 مەرحەلەیەکی حساسە و ئەبێت تۆ لە ئەو شوێنەی کە تیایی لەوێوە دەست پێ بکەیت و پەلە نەکەیت و وردە لەگەڵیا بڕۆیت و هەروەها هەردەم بیرکردنەوەی ئەرێنیان هەبێ هەردەم قسەی باش بە خۆیان بڵێن و دوای هەموو شکستێک بە عەزمێکی زیاترەوە هەستنەوە و بەردەوام بن.